ئێمە لە دوای ئەو هەموو ڕووداوانە و ئێستا کە هەڵبژاردن هاتوۆتە پێشەوە زۆر بە گرنگمانزانی یەکێتی و پارتی ئەم کۆبنەوەی ئەنجام دەین بۆ تاوتۆکردنی تەواوی جونگەکان، هەڵبژاردننی عێراق، مفاوەزات لەگەڵ عێراق، هەڵبژاردن لە کوردستان، هەڵبژاردن لە ناوچە کێشە لەسەرەکان، نێوان یەکێتی و پارتی خۆی، نێوان یەکێتی و پارتی و لایەنە سیاسیەکان بەو قۆناغەی کە گەیشتووە و ئەو سیاسەتەی حکوومەتی عێراق تا ئێستا گرتوێتێ بەرجارێت دڵنیانین ئێمە لەوەی بە تەواوەتی بتوانین لەم ماوەی کەما هەموو کێشەکان چارەسەرکەین، بەڵام ئەو هەنگاوانەشەی نراونەتە پێشەوە حکوومەتی هەرێم ڕازی بووە لەسەر داهات، لەسەر بودجە، لەسەر موچەی وەزارەتی پەروەردە و وزارەتی تەندروستی دەرگا کراوەتەوە و ئەمە هەنگاوی دڵخۆشکەرن. ئەم کۆبوونەوەیەکی گرنگ بوو بە پێی ئەو قۆناغی کە ئێستا لە کوردستان هەیە، ئەو دانوستانەی کە هیوادارین دەست پێ بکرێت لەگەڵ بەغدا بیر و بۆ چوون ئاڵوگۆڕ کرا و گەیشتینە بەو ڕێککەوتنەیە کە ئەم کۆبوونەوانە لە بینی ئێمە لە ئایندەشدا بەردەوام دەبێت و بە تەکید هەردوو لامان کۆکین لەسەر ئەوەی کە ئەوەی دەتوانێت هەموو لایەکمان بەرەو سەرکەوتن ببات ئەوەیە کە ئێمە لە ناو خۆمان وەکو هەموو هێزە کوردستانیەکان یەکگرتو بین بە مووقفی ئێمە واضحە. ئێمە لەسەر بنەمای دەستوری عێراق ئامادەین گفتوگۆ لەگەڵ بەغدا بکەین بۆ ئەوەی ئەو کێشانەی کە لە ساڵی 2005 بەولاوە هەیە هەمووی لەسەر ئەساسی دەستوری عێراقدا چارەسەریان بۆ بدۆزینەوە لەگەڵ عێراق. ئێمە هیوادارین عێراقیش ئەو ڕاغبەتە بەغداش ئەو ڕاغبەتەی هەبێ. ئێمە ئامادەین هەر وەختێک ئەوان ئامادە بن ئێمەش ئامادەین.